من ئەمەوێ میلەتی کورد من لە یاد نەکا ڕۆژێ لە ڕۆژانە بێت تابلۆیەکی من لەوانەیە وەکو لەوحەکانی بیکاسۆ لە شەرقی ئەوسەتا بفرۆشرێت بە چیەچێت کە تۆ نەزانی خەڵکی چۆ بووە و لە چۆ لەدایک بوو چی کردووە چی نەکردووە. دایم ئەڵێم حیفە یعنی ڕۆژێ لە کیس خۆ دەیت و تۆ بەو دەستانە و کە ڕسمێ ناکەی شتێ ناکەی. شتەکانی زۆرێک لە فیگەرە ینی زۆرێک لە واقعیە شتەکانی شێوەی شەکانی هەرچی لۆحەیەکم کردووە ئیلا بە چیرۆژی لە پشتەوە بێت ئیلا لە پێناوی شتێکا بوو. ئێمە تەنها ئەوەمانەوێت کە میلەتی کورد هەندێک شتی هەیە پێویستە شاناسی پێوە بکە کە ئەویش بەرهەمەکانی ئێمەیە خۆمان نا بەرهەمەکانمان. بۆ هەر شوێنێک چووم لە کوردستانە من ڕسمی خۆم گرتووە ڕسمم هەیە بە سەدەها تابلۆی فۆتۆگرافیم هەیە بەنسبە منەوە زۆر زەروریە ئەو ئەرشیفکردنە و هەشمە چ ناحەی فۆتۆگرافی چ ناحەی تابلۆکانی خۆم چ ناحەی ڕەفیقایەتی. لەگەڵ ئەم شتانی خۆماژیم بۆیە لە بەم داناوچکە زۆر پاک و تەمیزە ئێرە زۆر شتەکان یعنی حتا هەواش نایەتە ژوورەوە هەمووی قەپاتە ئەگەر خۆم نەیەمە ئێرە کەس مناڵەکانیش کەسیان نایەنە ئێرە لەبەرەوە پارێزراوە ینی ئەگەر خوا نەخواسە شتێک ببێت ئەگەر بسووتێ هەمووی بەیەکەوە سووتێ ئەگەر خۆشم نەمێنم ئەوە هەر بخۆی لە شوێنی خۆی ئامێنێ و بەڵام خۆ کەسێک نییە زیوی کاتەوە ئەوە نییە ینی نازانم هیچ ئەمەلێکم پێی نییە زۆر بێ ئەمەلم لەو ناحەیەوە. یەکی حوتی 1940 لە شاری سلێمانی لەدایک بووم لە خێڵی قەزازەکانم باوکم قەزاز بووە دایکیشم کچی یەحیافەنی ڕسمچی یەکەم ڕسمچی کە لە سلێمانیا بووە وەختی خۆی باوکم لە پێنجون بووە بارچاوەش بوو لەوێ منی سنفی 1 و 2 و 3 لە پێنجون چوومەتە مەکتەب دوایی ساڵی 53 هاتوینەتەوە سلێمانی لەگەر لە قوتابخانەی مەڵکەنی کوڕان لە گەڕەشی گاوران بوو دوایی چوومەتە متەوەستە لە سلێمانی لەوێ دوای متەوەستە ساڵی 1965 چوومەتە پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغا بەشی شێوەکاری ساڵی 1970 بوو مامۆستا لە سلێمانی لە قوتابخانەکانی سلێمانی. لەسەر کانڤاس تابلۆیەکم کرد بازێکی زۆر گەورە باڵندەیەکی زۆر گەورە مناڵێکی ڕفانە بوو لە دەست دایکەکەی ئەوە وەختی خۆی بەبۆی زەیتی کرده بووم لە پیشانگەیەکی مەکتەبەکانی ئەو وەختی متەوەستا لە گۆژی کچان ئەوەی لای جادی ئۆرزدی ئیسا خەباتەوە بزانم لەوێ پیشانگاکەمان کردەوە هینی مەکتەبەکان و ئەو تابلۆی منیش مامۆستا حەمەکاکە بۆی هەڵواسی بووم لە قاعەکە فرۆشرا بە 7 دینار ئەوە یەکەم تابلۆ بوو کە هەم فرۆشتیشم و هەم دەستم پێ کرد. ڕەنگەکان فەرقێکا دیسا لێرە لەبەرم گڵۆپە ڕەنگەکان فەرقێکات. مامۆستا قارکوردی بە منی گوو ڕۆژێ گوتی کاکە عەتا ئەگەر بیکاسۆش بی خوێننی لەگەڵیان نەخوێنی قیمەتی نییە ئەو قسەیە چۆ مێشکمەوە بەڕاستی. بە ماڵەوەم گوت وتم بە باوکم و دایکم و براکانم وتم شتێکی وا هەیە من ئەمێ هەرچەند ناحەی مادیمان زۆر بە قووەت نییە کە ئێوە من بەخێوکەن لەوێ بەڵام حەزەکەم بچم لە بەغا لەوێ لە چکە پەیمانگای هونەر جوانەکان لە کوردستان نەبوو. ساڵی 1965 ڕۆشتم بۆ ئەوێ لەوێ مامۆستا ساڵح یوسفیم بینی سوتفا ئەو وەختە جەریدەیەکیان دەرەکرد بە ناوی تەئاخی چوون بۆ ئەوێ وتم من کوردم و هاتووم بۆ ئێرە ئەمێ
لێرە ئیش بکەم وەکو ڕەسام وتی دەباشە ئەوە مەحەدی فنونی جەمیرە کۆمەڵ ئەوە تا لەو بەرەوە ئێمەوەیە کە چووم یەک مشکیلەم نەبوو ڕەسام بووم و ڕسمەکەیان تاقی کردمەوە و هەندێک پرسیاریان لێکردم مایکلەنجلۆ چیە و لیۆناردۆ دافنی چیە هەمووی مەزانی ئیمتیحانیشان کردم زۆر باش بووم لە ئیمتیحانەکە ئێتر وەرگیرام. چی تەلەبەی زیرەک و جوان و شۆڕەژێر هەبوو ئەو کاتە شانسی ئێمە لە بەغا بوون حتا مامۆستا برایم محمۆ و عەباس بەدری و شێرکۆ بێکەس و جەلالی میرزا کەریم و کەمال ڕەئوف و ناوەکانیان بیر نەماوە زۆر زۆرن بە ژن و پیاومانەوە هەر هەمومان سیاسیەن ئیشمانە کرد ئێمە بەلامانە مهم ئەوە بوو کە ئێمە ئەدەبیاتێک و شتێک بڵاوکەینەوە ڕۆشنبیریەک بڵاوکەینەوە بۆ عەرەب و بۆ عێراق کە ئێمە ئەتوانین شتمان هەیە ناحی هوەری ناحی ئەدەبی ناحی سیاسی ناحی جوانی ناحی ڕێکۆپێکی و سەداقەت و برادەرایەتی نەورۆزمانە کرد هەچی وەزیری دەوڵە هەبوو وڵاتەکە بۆ هات مجلەی بەیان دەرەچوو ڕۆژنامەی هاوکاری دەرەچوو ڕۆژنامەی نور دەرەچوو ئەمانە هەمویان 4-5 جەریدە بوون هەموویان دەرەچوون دائیمەش من ئینتاجمە بۆ تێهێنا لە پێناوی کوردستان و کوردایەتیا بوو بەڕاستی من شتێک لە خۆما شک نابم ڕۆژە لە ڕۆژان دوودڵ بووبووم لەسەر کوردایەتێکی خۆم بەبێ ئەوەی خیانەتێکی بەسیتی بەقەدر چۆلەکەیەکم کردوێ بەرامبەر میلەتەکەم شتی وانە بووە خۆمە کوشت ئەگەر وام کردایە ئێمە وێڵی شتێک بووین ڕەنگە کاتی خۆی بەو جۆرە بۆمان دەستنیشان ناکرات چیەکە ئەویش مەسەلەی هەویەی خۆتە پێناسەکەی خۆتە تۆ وەکو چی وێنە ئەشێشی طبعاً ئەو میلەتانەی کەش یا ئەو نەتەوانەی کەش کە لە عێراقا ئەژین ڕەنگە هەندێکیان ئەوانیش بیر لە نەتەوەی خۆیەکاتەوە کە تۆ بەرامبەرەکە بیر لە نەتەوەی خۆیەکاتەوە ئەم حاڵەتە لای کاگعەتا زەقتر بوو یعنی زۆرتر کاری لەسەر ئەو مەسەلەی پێناسەیە کرد کە با بڵێن مەسەلەی هونەرێکی نەتەوەییە ئێمە ئەوە ڕێگەیە کە گرتومانە نەخیانە دەکەین نە بۆ پارە ئیشەکەکەین هەمووی لە پێناوی میلەتی کورد و خاچی کوردستان و لاشی خۆمە خستۆ سەر لە پێی دەستمان لە چ کاتێکە تەواو بوو با تەواو بێ من کە هوەری کوردی ئەەکەم خۆشتوانم هوەری عالەمی بکەم من ئەمەوێ عالەم بزانێ کە کورد هەیە من ئەو تابلۆیە بۆیە ئەو ڕەنگانەدانێ کە کوردستان ئەو ڕەنگە تایبەتی تیا هەیە ئەو جلوبەرگە تایبەتیەمان هەیە بۆ ئەوان نەزانن کە ئێمەش وجودمان هەیە بۆ ئەوان نەزانن کە ئێمە میلەتین خاکمان هەیە لەسەر وڵاتی خۆمانەین بە کوشت خۆمان شەهید دەکەین و خیانەتیش نابێ بکەین هیچ شتێ بەقەدەرەوە پیس نییە کە تو خیانەت بەرامبەر میلەتەکەی خۆ بکەیت دروی لەگەڵ میلەتەکەی خۆت و لەگەڵ وڵاتەکە و نیشتیمانەکەی خۆتا بکەیت لە ئەوە ئاخر دەرەجێ لە لای من ئامادەم بۆ هەموو تەسحەیەک لە پێناوی هونەرەکەم و میلەتەکەم و خاکەکەمە ئەمە سێشتی زۆر مهمە لە لای من مقدەسترین شتە لە لای من سانێکی لە خۆبوردەیە ئەوە نیە جۆنایەتە هەر ئەوەنە نانێکە بێ بخوا بەسەری بەرزەوە هەرەوەی بێ ئەو نێ پەل ناهەوێ بۆشت و تەماعکار و ئانە نیە ئەمە هەمووی ڕسمی تایە هەمووی ئەرشیفن ئەمانە هەمووی پارێزراون لەلایەن خۆمەوە نەک لەلایەنەوەی کە کەسانێک هەبوو بێ یعنی یارمەتیە ئەوە تا هەمووی ئەوان ئیشی دەستی خۆ من و فۆتۆگرافیە و اسمی تابلۆکانمەوە ئەوە مەسەلا وێنەی کاک ئەنوەر قەراخی و ئەحمەد سالار و کاک ڕەسوول بێزار گردیەکە لە هەولێر گرتومانە بێکەوە ئەو باپیری فۆتۆگرافەر بووە یەحیا فەنی ڕەسمچی کاریگەری مەسەلەی فۆتۆگراف لەسەر کاگعەتا زۆرە هەڵبەتە ئیشی فۆتۆگراف تۆ ئیش وێنەکان وێنەی کەسانی واقعین دیمەنەکان واقعین و ئەو لەناو ئەوانە ئەژی و بە بەردەوام ژمارەیەکی زۆر خۆشی وەکو هیوایەتی وێنەگرتنی هەیە و توانم بڵم ئەرشیفێکی زۆر گەورەی هەیە لە بواری وێنەی فۆتۆگرافیە ئەو لە حەیە لە ساڵی 1960 تا کردومە 1960 بۆ بۆی ئاوی ئێساش ماومە 1960 چەند ساڵەکە 56 ساڵەکە کەوتۆتە ژێر با بڵێن کاری فۆتۆگراف و لەگەڵ کاری ئەکادیمی پەیمانگای هونەرە جوانەکان ئەتوانم بڵێم هەردووشی ئاوێتە کردووە لەگەڵ یەکتریە
مهمترین کامێرەی کۆن کە تا ئێستا ماومە بۆکسەکە لە زەمەنی مناڵیمەوە من ئەو کامێرەم هەرا بۆ هەراشمە فرم نەیاوە تا ئێستا هەڵم گرتووە. کە لە مەعهەد خوێنوێتی دەرسی پەیکەریشی خوێندووە لە تەک ڕەسمکردنا شارەزایی و خبرەیەکی هەبووەوە لە ناو شتەکانە بووەوە بە کاری هونەری دوور نین لە یەکتریەوە چ پەیکەرسازی بێ چ وێنە کێشان بێ و زۆر شتی هاوبەشیان هەیە بە نیسبەت ئەوە شتێکی نامۆ نەبووە خۆشەویستی بووە زمانی کوردی و خۆشەویستی بووە کەسایەتی پیرەمێرد ئەو پەیکەرەی دروست کرد هەرچەنە من پێم وایە یەکەم ئەزمموی کاک عەتا بووە لەسەر جادە کە ئەوە دروستکە. زۆر ئیتیمام بە هونەری پەیکەرسازی ژەیە من بە شەو هەندێک جارە چوومە بۆ ئەوێ ئیشمە کرد ئەوە بۆ بەوەی ئەوەی کەوا من بتوانم لە ساڵی 1970 پەیکەری پیرەمەردی لە شاری سلێمانی دروست بکەم بۆ یەکەم جار پەیکەری دروست کرا لە شاری سلێمانی. ساڵی 1970 لەگەڵ چەند هاوڕێیەکی ئەچێتە دەرەوە کە ئێمە گەشتینە چۆمان لەوێ پێشمەرگەیەکی زۆر خەڵکێکی زۆر بەرناکە و چ بە ناحی پێشمەرگایەتی چ بە ناحی هونەرمەندەکانی ڕۆژێکیان لە ناوپردانە وتیان ئێوە سیلاحتان ناینی و نابن بە پێشمەرگە تا نینێ بۆ دیفاع لە خۆتان بەڵام ناتان نێرین بۆ جەبهەی شەڕ لەبەرەوە هەر کەسەتان محاولاکەین شوێنی خۆتان هەڵبژێرن و ئێمە چیتان پێویستە یارمەتیتانین بۆی بمێنەوە دانیشتن و ئیشی خۆتان بکەن وەکو هونەرمەند. لەوێ کاری هونەریان کردووە پێکەوە وانێ زیاتر بە یەکەوە بوون زۆر جار مەعرەزمانە کردەوە لەوێ پێشانگامانە کردەوە لەوحەکانمان لە ڕزاییە برادران چون چاپیان کردو ئەمانە هێنایانەوە ئەو ئیشانی کە کردیان لەوێ دوایی هەندێکیان لێ وەکو بابەتی پەیوەست بوو بە شۆڕشی ئەو سای کوردەوە بە چاپیان گەیان نەبوو لە شێوەی کارتە ئەو کارتەکانم بینیوە زیاتر بابەتی پەیوەستە بەو بارودۆخی ئەو سەردەمەوە بەڵام لەوحەکانم نازام چی بەسەرا چکەم بەجێمێشت. چوومەوە بۆ سلێمانی لە پێشە بەدزیەوە چوومەوە ناو شار خواحافیزیم لە دایک و باوکمەوان کردوتمەوە منە ڕۆم بۆ ئیتالیا ئیتر پێشمەرگەنیم سواری قیتار بووم لە تارانەوە تاوەکو ئیتالیا ئیتر لەوێ مامەوە تاوەکو 3-4 مانگ ئەوە بوو مەسلەی شۆڕشی کوردی نەکسەکە هات بەسەریا و ئیتر ئەمەلمان نەما لەوێ بمێنینەوە منیش تااقەتم چوو گەڕامەوە بۆ داوای میعوەز وەکو میعوەز عێراقی سەفارەتی عێراقی نردبینیانەوە بۆ کوردستان. ئیترەوە من بوو بۆ مامۆستا چوومەوە شەر شوێنەکەی خۆم و تەعین کەرامەوە ئیتر ساڵی 79 ئەم مەسلەی لەبەرەوە ئیتالیان بینی بۆ ئەمانە و سیرمە کرد ژیانی ئەوێ هەر بەرەو خراپی ئەڕوا بەڕاستی مامۆستایەتی زەختی زۆر لەسرە خەڵقێکی زۆر لە کوردستان بووبوون بە بەعسی ئیمانیان بە شۆڕش و بە کوردایەتی نەما بوو ئەمانە هەمووی زۆر نەناخما زۆر ناخۆش بوو یعنی ئیتر وتم بەخوا من جێم نابێتەوە ئیترەوە بوو بڕیارما بگەڕێمەوە بۆ ئیتالیا. ساڵی 1970 دەستم کرد بە خوێندن 1970 هەردوو جامعەکەی ئەکادیمیم بڕی 4 ساڵی بۆ هونەری شێوەکاری 4 ساڵیشی بۆ هونەری پەیکەرسازی یعنی دوو شەهادەم هێنا لەوێ شەهادەی جامعی یەکیشیان هینی پەیکەرسازیە بێجگەلەوەی بەغا یەکیشیان هینی شێوەکاریە. ئەم کاسێتانە وەختی خۆی ئیتر خۆ دەزانی ژیانی غەریبایەتی هیچ شتێکیکە نییە کە بۆی نیشتیمانی پێ یاد بکەیتەوە چکە دەستمان ناگەیشتە هیچ شوێنێکیکە نە ڕادیۆ هەبوو نە تەلەڤیزیۆنمان هەبوو نە شتی کوردی زۆربەی برادەرەکانیشمان خەڵقی کوردستانی ئێران و تورکیا و سووریا و کوردەکانی ئەوێ بوون بەیەکەوە بووین ئیتر هەر یەکەمانە گەرشیدێکی لا بواە لێم مۆرە گرت و تەسجیلمە کرد لای خۆم جایسا ئەمانە ئەمە پوختەیەکی ئەو شریتانم کە
هەما ئیتر هەستمە کرد کە ئەگەر بەبێ مۆسیقانە بێ من ناتوانم ئیش بکەم لەبەرەوە ئەوانەم هەر پاراستووە جۆرە مۆسیقانە بۆ من خوکو خواردنێک وا بوو خوکو خواردنێک کە لەگەڵ ئیشەکان ڤیتامینێک بوو بووم ئەو بات بۆ قەڵای دمدم ئەو باتەوە بۆ شاخەکانی پیرەمەگرون و ئەزمر و قەندیل و ئەو من ناوچانەی کە تایە ژیاوم ئەم باتەوە بۆ گەڕەکی حاجی حان زۆر جار ئیتر ئەمانە هەمووی زۆر جارەوە ئێستا حالیان کە باسی ئەم شتاکە مچڕکە بە لەشمایە بە مێشکمایەت ئەوانە هەمووی ئەبێ بە ئیلهام یعنی بۆ من کە بتوانم دەست لە ئیشەکە هەڵنەگرم هەتا 4-5 ساعتیشی تیاکەم لە تابلۆیەکە. مەسئولەکانی ئەو کاتە کە شۆڕشی نوێ دەستی پێکردەوە هاتن بۆ ئیتالیا سەردانیان نەکردین پەیوەندیان پێوە کردین کە هاتن بۆ ئیتالیا بۆ ئەوەی کە بتوانن مەسئولەکانی حکوومەتی ئیتالیا ببین و دانیشت قسەیان لەگەڵا بکەن ئەومانە مام جەلال خوافی کات ڕۆژێکیان دانیشت بووین وتی کاکە من پێویستم بە هینێکە یەک ئەمانەوە کتێبە چاپ بکەین وەکو کتێبەکە وەکو بەڵێ ڕۆژنامەی ساڵانە بێت لە ئەوروپا دەرچێ پێویستم بەوە هەیە مەشخەڵانێکمان بۆ دروستکەی ئەوە ئاگرەکەی لێ ئەگری بەدەستەوە ئاوە شعلەیە پێڵێن شعلە بۆمان دروستکەی بەڵام 4 دەستگرت بێتی دی هەر 4 پارچەکەی کوردستان یعنی ئێمە ئەو هەوڵا ئاین ئەمە قسەی مام جەلال دەستێکیان دەستی تەلەبە بێت دەستیان دەستی جوتیارێ بێت دەستێکیان دەستی شۆڕژگێڕێ بێت دەستێکیان دەستی ئافرەتێک بێت. لە دوای ئینتیفازا خەڵک تووشی بەسەرهاتێکی زۆر گەورە بوو ئەوە بوو ئێمە بریارمان نابوو کە ئیتر بە ئینتیفازە بووە و کوردستان ڕزگاری ئەبێ و بووە و با بڕێنەوە لەوێ خزمەت بکەین هەمومان زیاتر ئەوانەی لەم زیاتر لە من لە 10-15 کەس لە ئیتالیا بوون هەمومان وامان بڕیاردا ئەوە بوو لە ساڵی 1992 هاتینەوە بۆ ئەوەی سیرکەین بزانین چۆنە وەسعەکەمان کە هاتینەوە سێرمانەکە خەڵک بۆ دینارێک ئەپارێتەوە لە تۆ مەعاش نییە بی بە مۆزەف یانەوی بە مامۆستا لە جامیعەکە بەڵام مەعاشەکە و نایاتێ ئەو کاتە 1992 حتا 94 خەڵک محتاج بوو بۆ دینارێک ئێمەش خۆ لەوێ خۆپارەمان کۆ نەکردوێتەوە من مێشکم کۆ کردوێتەوە فێری سەقافەت و عیلم بووم هەیەناوم علم و سەقافەت پارە نییە لە چیرفانمە پارە هەرەوە بوو کە لەوێ تیپی بژیم یەک کەس یارمەتی نەیەوم خاستن وڵاتێکی وتە ئیتالیا کە پارەیەوێت وەکو وەحشی ئیشمانە کرد بۆ ئەوەی بتوانین جامیعەکەی پێتەواو بکەین هیلاک و مانگ و مردوو ئێوتمانە ڕۆینەوە ئەو جامیعەیە بە ئەو شادانمان هەیە با لەوەی ئیسفادەی لێ بکەین و میلەتەکەمان ئیسفادەمان لێ کە سێرمان کرد بە عەمەلیەوە نایەت بەڕاستی ئیتر کە ئەوە بوو کە خێزانم دروست کرد سێرم کرد ژیان زۆر گرانە ناتوانم لێ بمێنمەوە مناڵ بەچی بەخێوەکەی لەبەرەوە بریارمان وتمان بەعەمل نایە بەڵام بڕۆین بۆ چۆ بۆ ئەوی وڵاتێک بێ کە تو بتوانین تیا بژیت ئەتر بریارمان نەهاتینەوە بۆ ئیتالیا سێرمان کرد لە ئیتالیاش بەڕاستی بە عایلەوە ناتوانانی بژیت ئیتر ئەوە هاتین بۆ بەریتانیا ئەوە 22 ساڵە لە بەریتانیا ئەنی ئەوەی ئەتا کردوێتی لە ئیتالیا من خۆمە بینێ ئەمزانی چیەکات چێ بۆ کۆبوونەوە چۆن پشتگیری لە قەزەی کورد و پارتی دیموکراتی کوردستان و ئەمانەکەەوە مەزانی کە بێتوانێ شتێکی گەورە بێ بەڵام بەداغ و هەل لێشان نەپرسیێتەوە ئەنی بەڕاستی پیاوێکی و ئەتا بەڕاستی حیفە لێ نەپرسنەوە چکەم کوردێکی زۆر دڵسۆز و زۆر هەچی ئیشەکانێت هەمووی کوردایەتیە ئەمە ئەوە 42 ساڵە هەمە 42 ساڵە لە ئیتالیا کڕیم تقریبان $1000 ئەو کاتم پیاوە بەڵام دڵم نهاتەوە زایکەم زۆربەی فلیمەکانی کە لە ئیتالیا گرتوومەوانی حەفلات و نەورۆز و ئەواناوەتان هەمویان لێرن بیری منەوە نەکردوێتەوە کە ئیتر ئەرشیفەکان بۆی بیفرۆشم من بۆ خۆمم کۆ کردوێتەوە لای خۆ من سامە هەموو هونەرمەندەکانی ئیتالیا کە پێشانگامان کردوێتەوە ئەو هەمووی تایە.
بیستی دەی 94 هاوسەرگیریمان کردو لە شاری سلێمانی. دوای ئەوە پاش 2 ساڵ هاتین بۆ ئیتالیا. لەوێ 2 ساڵ لەوێ ژیاین، 2 مناڵمان بوو لەوێ بە ناوی پایزە و کوڕەکەشمان هەوری. دوای ئەوە هاتین بۆ بەریتانیا. لە بەریتانیاش خوا مناڵێکی کەی پێبەخشین بە ناوی ڕۆزەوە. زۆر حەزە گوڵ و گوڵەبا خوشتیوا بوو. ئیتر خۆ منیش خۆ دەزانی هونەرمەند و بەبێ گوڵ و جوانی کە ناتوانێت بژی. ئیتر وەڵا هەردووکمان زۆقی هەردووکمانی تایە، جاری وایە یارمەتی ئێمە مەسەلا بۆ پاکردنەوەی و بۆ شدەڵکەن و پێینمان هێناوە بۆ سیارە پێی و ئەی چۆن ئەمانە خۆ گاڵتە نییە، حساباتی تایە. نانەوەڵا خۆی کە لە ناو باخابی ئەنی وەختێکی باشی شتە بە ئەنی نشکن ئیسراحە دەکا بیر لە هیچ شتێکی کە ناگەیتەوە، هەر خەیاڵی لای گوڵەکانە. ماڵی شەوەمان خۆی نووسەرا و 2 کتێبیشی دەرکردووە تا ئێستا. بۆ کتێبەکانی خۆم ئیشی نەقاشی و شتەکەی هەمووی خۆمەوە کردووە. من زۆر ڕسمم دانا بۆ ئەمەم بۆ بکە ئەوم بۆ بکەوانە خۆشی مەجموعەیەکی هەڵبژار کوتی ئەمانە و بۆکەم. ئیتر بەرگی هەردوو کتێبەکە ئەم بۆی کردوم، لە ناواخەنیشە زۆر ڕسم هەیە هەر ئەم بۆی کردوم. کارەکانی ئەتوانی بڵێ واقعیەکی تازەیە، ئەو ڕوانینەی کە هەیەی لەسەر مەسەلەی نەتەوایەتی و ئەمانە هەمیشە ئامادەیی هەیە لە لای و هەمیشە ناتوانێت چۆنەڵێ دەستبەرداری بێ، بۆیە زۆر جار ئەوە خۆی دووبارە ئاکاتەوە لە شێوازی جیاجیا هەوڵەیە بابەتی کە بدۆزێتەوە بۆی ئەو دەربڕینە بەرجەستە بکە. زۆر بەپەرۆشیەوە بووم دایمە لە سروشتا وێنە بکێشم، هەم لە کوردستان و هەم لە کە زمانی تەلەبایەتیم لە بەغا و سروشت باشترین مامۆسای من بووە. لە سروشتا ڕەسمکردن وەکو وایە 20 مامۆستا دەرسی پێوتبی. باشترین تاوخانەیە بۆی بتوانی ڕەنگی تیادا بنیت یان فێری ڕەنگەکان بی. جاری وایە لە کاتی بەفربارینە سێرەکەی ئاسمان دیسانەوە ڕەنگێکی کێیە، یان لە بەهارانە یان لە پاییزە ئەو دار و درختانە هەمووی پرتەقاڵی و زەرد و قاوەیی و لەناو ئینگلیزەکانە چەندەها معرەزی کردوێتەوە. کاتێ لە ئیتالیا بووین زوو معرەزیە کردەوە، لێ زۆرتر معرەزیە کردەوە. لە ڤێرۆنا معرەزێکی کردەوە بەڕاستی ئیزدیحامێکی زۆر بوو. ئەو ئیتالیانە لەوحەی عەتایان ئەکڕی، پیاوێکی کوردی بەجامانە و مشکی و ئەمانەوە محافزی شارەکە ئەو لەوحەیە کڕی. دایم مەدحی هینیانە کرد ئیتالیەکان، ئەیان گوتۆ لە ڕەنگە زۆر سەرکەوتووی، ڕەنگەکانیان زۆر بەلاوە جوان بوو. من کاڵم کوردایەتی خۆ کوردایەتی هەرم کەلیمەیە نییە. من بەڕاستی ئەمەوێ مەسەلەی کوردایەتی و دەوڵەتی کوردی و نەتەوەی کورد و ئەرشیفی کوردستان و دام و دەستگایەکی کوردی و هونەرێکی کوردی و ئەمە کە باسی یەکەم لە خۆمەوە باسی ناکەم. ئێ من کوردستانیم کاکە، من بۆ میلەتی کورد هەوڵەیەم. ئەیتر نازانم نەتیجەیەکی بەسەرێت، لەبەرەوە هیچ ئەمەلێکم نییە بۆەوە کە ئەم ئەرشیفانەی من ڕۆژێک بێت ئیسپادی لێ بکرێت. لەوانەیە لە ناو کارەبانا بۆ خۆی زەردەواڵە و مێش و مەگەزوانە یان بە کولە بیخوات، یعنی لەوە زیاتر نەتیجەیەکی ناوێت.